خۆشەویستان بەڕێزان ئەم هاوڵاتیە سکاڵایەکی هەیە یاخود گلەیەکی هەیە نازانم بزانە چییە فەرموو صاحب فەرموو بیتەوە من لە خەت بەغا کەرکووک شەوان دەرەچمەوە ئەم قەمەرانە بۆمان دێتەوە ئۆباما چارجەر بەهبەهان این خەت هەولێر سلێمانی بلازکتۆر عالی ناسی گشتی زینۆنی بەستوەتەوە چاومان چۆر بوو خۆی ئەو زادێت تاسەڵی وێرانە ناتوانین سارە لێخڕینەوە ڕۆژانە حەوادثەیە بە بۆنێ و لای زینۆنانەوە پرسیارێک لێکم فەرموو پەیامی تۆ چییە بۆ ئەو بەڕێزانەی کەوا لای زینۆنیان داناوە بۆ کە لە بەرامبەرەوە دی ئەیان بینی ئەوان لایتەکە دایکسێنە پێشی خۆی سپیە کاتەوە یاخەڵ ڕووناک کاتەوە ئایا ئەوەی بەرامبەر تەسیرەکە لە چاویا خۆی بە قورئان پەیامە پێیان بێ وەڵڵاهی چاوم نابینێتەوە چاوم زەعیف وەتەوە بە بۆنێ و زینۆنەوە ئەکەومە ناو تاسەوە جار وایە خەریکە وەرگەڕێنەوە بە نەفەرەوە بە بۆنێ و لای زینۆنەوە نابینینەوە جادە نابینەوە خۆی بینێتەوە بۆ خۆی باشە بەس بۆی مە خراپە ئێمە چاومان نابینێتەوە ئێمە بۆ مەحاسەبەی زینۆنەکەین فەرموو ئەوە یەکێ لە حاڵەتەکانە ئەبعنیسان بەڕێزە خۆی هاتووتی ئەمێ دوو قسە بکەم ئەوە قسەکانی لە سەتاسەد جێی خۆیەتی حەقی خۆیشێتی وەکو هاوڵاتیەک لەبەرەوەی ئەو جادە نەکراوە بۆ تۆی بەڕێز کەوا لای زینۆنت داناوە بەڵام لە بەرامبەر چەند ئۆتۆمبیل دێ چەند کەس ئەو دەقەیە کە لایتەکەی لێدەی احتیمالە تووشی ڕووداوی هاتچۆ بێ بۆنی ئەو لایتە زینۆنەکەت هیچی کەت هەیە وەڵڵای هین یەکشم هەیە داواکاری یەکشم هەیە بۆ وەزیری ناوخۆ من سیارەکەم 30 نەفەرە من ئیشی کەربەلاو نەزەفەکەم زوارە بەم دێنمەوە هاوین هات گەرمە پەردەیان مەمنوع کردوتە سەر ئێمە ئێستا قەمەرە نییە سیارەکەم من سیارەکەم 30 نەفەرە پەردەی تیانە بێتەوە تەبریدی سفادەی ناکەتەوە نەفەرش لەگەرمان سەر ناکەوێتەوە ئەنجا داواکارێکەکەمەوەگە بەشک و هاوکار منەوە مسامەحە بکەنەوە پەردە ببەستینەوە سیارەی گەورە باش 30 نەفەرەوەی من 30 نەفەرە ئینشاءڵڵا ئەگاتە بەڵام وەکو ڕێنمایی وەکو تعلیمات ئێمە پەردەوە هەموو جۆرەکان قەدەغەیە بەڵام احتیمال ئستثنائێکتان بۆ بکەن نازانم وەڵام مەمنوع نەبینەوە ئێمە ئەو داواکاریەمانەیە تۆ ئینشاءڵڵا ئەیگەینە بەڕێز بەڕێبەری هاتووی کشتی بەشکم بەرزی کاتەوە بۆ بەغداد ئینشاءڵڵا لە ناو بازنەدا ناو مەفرەزەدا ئەو بەڕێزە بەم ڕۆژنیوە ڕۆیە زینۆنەکەی سە چۆن ئەگەر تەسویر ئەو زینۆنم بۆ بکەیت بزانە یاڵا ئەمی توەکەل با بڕێن بۆ لای بزان بۆ زینۆنەکەی داویستانوە وەکتر ئەڵێن زینۆن قەدەغە نەکراوە یاخود مەجای پێدرا بەڵام زینۆن مەمنوعە سەلام عەلەیکم چۆنی سەعات چەند ئێستا 11:35 دقه نیوە ڕۆیە وایە بەڵێ زینۆنەکەت لە چاوەدا تەسیر لە چاوەکە باش ئەگەر ئەمە شەو بێت چۆن بۆ خۆمامەجا مۆزف من لە ڕێی خارجی شەکەم ئیتر لەبەرەوە لایتەکەم ئەمە لایتی زۆر باشە قسێ جوانە لە ڕێی خارجی ئیشەکەی باش ئەوەی کەوا بەرامبەرت بێت دایمەن ڕێی خارجی ئینارەی نییە ئەوەی بەرامبەرت کە بێ لایتی داگیرسانەوە کە تۆ ئەو زینۆنە بکەیتە ئیش ئەوەی بەرامبەرت یەکجا نابینێ کاتی پێویست نەبێ دای ناگرسێنە ئەوە هینە ئەمریکیە لەگەڵ لایتی ئیشەکە هین لەگەڵ جێڕە باشە بۆی سەکوژانتەوە چواریم داگرستان کە چواری داکەس زیێنی ئەکوژێتەوە ئەوە قەیناکە ئەوە تۆ مخالفی ئەوە نابێت زینۆن بێ ئەوێت لایتەکەت زەر ئیجازە سەنەیەکەتم دەرێ خۆشەویستان بەڕێزان لە ناو شار بێ لە دەرەوەی شار بێ بە ڕۆژ بێ یاخود بە شەو بێت زینۆن قەدەغەیە بە هیچ شێوەیە ناکرێت بەکاری بێنی ئەو بەڕێزانە خەڵکانێکن ئەڵێن ئەمریکی لایەتی بەقەوەت نییە یاخود هەرچی حجێ بۆ خۆیان دۆزنەوە قبول نییە بە هیچ شێوەیە و مەکە ئێمە وەکو پۆلیسی هاتوو ئجرعاتت لەگەڵا بکەین ئۆتۆمبیلەکەت حجز بکرێ و سزا 200,000 دینار بدەیت ئەبێ ئەو لایتانیش بگۆڕێت ئەو لایتانە ئەوگۆڕێت و تلافی شەکرێت دەست خۆش بێڵە سارەکە ڕاگرە لایتەکان لێ بکەوە ئەوە زینۆن وەرمەنە ئەوە لای زینۆنە فەرموو ئەوە لێمان کردەوە بەڵام ئەم زینۆنانە جار وایە بەرامبرت لایتەکەی بەقەوەت نیە یاخود خۆی کێشەی هەیە لە بینین یاخود دوور نابینێ ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆی بەرامبرت اینجا گوناحی کەس هەڵمەگرە ئەوانە بەکارمەهێنە هەڵە فۆسەمیر یاڵە بیر غەرامە دێ دۆزشە الله يساعدك ليش جينا سيارتك؟ جديد مشتري. اي جديد مشتريها زينة تعرف انت محضر الاجازه بس نعطيني اياها؟ تفضل سيدي. تمام.
اجازتك جديده سنه وين؟ انا ما اريد جنسيه، شو اسوي جنسيه؟ زين اخي محمد سياره زينون اي تعرف ممنوع له لازم ممنوع. جنسيتك؟ تعرف ممنوع له لا؟ ممنوع اعرف. ليش ما تفتح؟ تدلل. مو شغله اتدلل اني، انت المفروض قبل لا اني احاسبك انت تحاسب روحك. مو ما جاي لانه اشوف. اكو ما جاي تشوف. اي زين اذا انت ما جاي تشوف ومقابلك شغل لك زينون أي. مو فد مره ما تشوف صح معناته شنو؟ غلط. هذا مو حل. أي. عليه وقف سيارتك قدام يلا اطبق سيارتك قدام باريزان او ماتورسكيلي بيشتوي من جوازه لقل ماتورسكيلي كايكا لا زينوني داناوا بشويكي نوعيكي كي بابلين زياتر بقوترا بو اوي شوان نازانم بو اوي زياتر پیش خوی ببینه یاخود زیاتر خلق بیزار کالی باز پرسیاری لێ بکەنم کاتت باش ئەو کاتت باش چۆنی لەخوا زیاد ئەمە هی خۆی نییە بیلادی نیە تۆی بۆ دانەوە وایە بەڵێ باشە بۆ وەڵا هەتا شەوان زیاتر ببینین تۆ کارت چییە تەلەڤیە تەوسیلەکەم دلیڤەری باشە تۆ ئەوەی بەرامبرت تەسیر ناکە ئەو لای تەزیینۆنە لەوەی شۆفێری بەرامبەر بارۆڵە تاسیرەکە باش چۆنە بێ جانە خەینا بۆ زیاتر دایە بەزین نەخوارەوە دایەگریتە باشە بۆ لایت زەردانانێ لایت زەرد بەخوا نابینم پێی چاوم زعیفە نابینم ئەبێ ئەمە لایت زەرد بێ بە هیچ شێوەیە قبول نییە لایت زیینۆن ئێمە ئەوانەی خۆیان لایتەکارە و چوارگۆشەکە ئەوە خەڵکی بێزار کردو ئەنجانەکو ئەمە ناکرێ بەو شێوە ڕاستەکەی بیکوژێنەوە ئەو لایتەم بۆ بکەرەوە بیکوژێنەوە لایتەکەم بۆ بکەرەوە شغل لي عالي يا اقعد انا جاي شلونك حبيبي شلون صحتك هلا عيني يعني هذا تعال وياي تعال بالله عليك تعال هسه هاي سيارتك تعال شوفها اذا انت مقابله مو سيارتي حتى لو مو سيارة الوالد ما يخالف ماكو فرق انا احكي لك انت سايق الله شاهد علي ولو خلينا بدي احكي قاطعك بالخير ماخذينها هيك اي تمام برخي ما منشود ما ملعوب هسه اني اسويك انت حكم انت تحكم اي انت تمشي بطريق نعم خارجي والدنيا ظلمه نعم اذا هيك لايت بس باع اللايت اذا هيك لايت يضرب عيونك تشوف الطريق لا صدق. ما اشوف الطريق الصراحه زين ليش يعني جاي الشغل هي بلاديه هيك ما لاعبين بها احنا بلادي اخي جاي تاذي العالم انت تتسبب بحادث مروري نقطه راس سطر بين قوسين ما بيها مجال هذا اكو اشخاص عينهم ضعيفه يصير بي عمى وقتي اكو اشخاص ما يشوف يقلل مدى الرؤيه يعني ما يشوف قدامه يشوف متر مترتين اكثر انت بهاي الحاله تاذي العالم اطبق سيارتك قدام يلا اصعد سيارتك اطبقها قدام لو دوروا لا يزينون روجيني ورويا سيري كان ساعات يجيني ورويا سيد لا يزينون كم تأثيري زور الأسر شاي برامبر أمامك أو لقل إنك رف ورك هدش أمامك بردشي دانا رايقرا السلام عليكم شلونك؟ الله يحفظك لا ما عليك ما تطلع من السوق تفضل ما تطلع يلا السلام عليكم عليكم السلام ورحمه الله فردات ليش مخلي فرده؟ بس لحظه هذه بلاد تمام بلاد المفروض تنزلها هاي وحده اثنين لا يتجينون والله البارحه مشتريها شوفك العقد ما يخالف انت هسه بس من رخصتك تفضل انت سايق نعم وتسوق بالليل نعم اذا السياره المقابلك تشغل هذا اللايت الزينون انت تتاذى لو لا حلو تذا تمام بلي والله زين ليش انت عليك حلال وعلى غيرك انا البارحه مشتريها تفضل اذا مو البارحه مشتريها سيارتك قدام لايت زينون لايت زينون يعني بهيك وقت وهذا اللايت قوي ياثر على العين شلوني؟ چاوەکەم سپاس خۆی وایە والله خۆی لە شەریکەوە هاتووە بڕۆ لە ساس پرسیارکە ئەگەر شەو ئۆتۆمبیلێک لە ڕێی خارجی بەڵێ ئەوەی بەرامبرت لای زیینۆن بێت ئەسی ناکەن من خۆم بێزارم وایە بەڕاستی نایگۆڕی بەس ناگۆڕێەوە بەڕاستی وڵای پرسیاریشم کردووە ئەزانی تۆ مەمنوعە یا بەڵێ ممنوع
نەک مەمنوعە هەر ئەمە سزای پێی ئیزعاجەبی ئیجراءاتشی لەگەڵاکەن ڕاستەکە ئۆتۆمبیلەکە لەو پێشە ڕاگرا خۆشەویستان بەڕێزان سڵاوی خواتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دیسان هاتینە لەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕێبەری هاتوچۆ بڕگە و بابەتی بەرنامەکەمان ئەمڕۆ لەسەر ئۆتۆمبیلی بار هەڵگر بە هەموو جۆرەکان گلەیەکی زۆر سکاڵایەکی زۆر لەلایەن هاوڵاتی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە سەرپێچیەکەن لە سوچە کۆڵانەکان ئۆتۆمبیلەکانیان داناوە بوونەتە هۆی هەڵەباڵغی بوونەتە هۆی کێشە بۆ خەڵکی شاری کەرکووک لەسەر داواکاری خەڵکی شاری کەرکووک لەسەر سکاڵەکانیان ئمڕۆ مەفرەزەیەکمان دانا بە هەمانگی بەرەبەراتی پۆلیسی کەرکووک لەگەڵ فریاکەوتن بۆ ئەوەی ئەو جۆرە دیاردانە یاخود ئەو سەرپێچیانە مەحاسەبە بکەین ئیجراعاتیان لەگەڵ بکەین بینەرمان بن. السلام عليكم. شلوني؟ سارين توه؟ تو سايقي؟ ايكوا مستمسكات سيارة. شلون بينك؟ بولي الراديو جوا. والله غازك مرقر. ناوي ممنوع. سقازي تياما؟ لا. صيح صك مرقر لقراجة اي. انت ما تشيت يا يجي يا. شلون بيلي الراديو او ما الله او ما الله. عيناني ميرا يمروح الصك مسرمبول. اي ستولى ناو كولان ديوما. قصك التواوس. إجازة سنوية كم درجة زحمة النبي ممنوع هم تبليغ خراول إجازة سنوية كم درجة زحمة النبي سلام قردوها هينا إجازة كم قردوها راسك إجازة سنوية كم درجة سنوية كم درجة زحمة النبي إجازتك فيني ها؟ إجازت هي هاي السيارة لنا عبالنا مال قولاه هسه يقولون مولنا هذوليك السيارات راح يكون عند بس صاحبها وين؟ ما اعرف يعني ما تدري شلون نخليه هنا؟ قلت له ما اعرف الجوارين هذول بلغتوهم؟ بلغناهم مو اذا ما موجوده راح نسحب السياره هذا كلنا راح نسحبها. لما احد يعرف عنوان نعرفه شخصيا كان تمام. احنا مجبورين هسه راح نسحب السياره لانه صاحبها ما موجود تمام؟ لا والله طيب.
طلع بالسياره؟ بلي. صار ايش قد ننتظرك ما بقى احد نقول انت وين؟ هسه طلع لك الراجع، هاي جت من البصره. هسه؟ اي والله. زين ليش توقفه هنا أنا؟ والله تعبان. هذا بصفك شنو؟ لا. اطلع هذا الكرين جبناه نسحب سيارتك الله شاهد. مضبوط. جبنا الكرين نسحب بس هم زين جيت تعال وياي تعال بس من رخصتك تعال وياي. احنا اهم شيء يعني المصلحه العامه على الخاصه تمام؟ أكيد. هذا ايش مكتوب اقرا لي اياه. خطر سريع الاشتعال. تمام هذا ايش قد 36,000 لتر. مضبوط. زين جتحه صغيره حتى لو ما بيها لا تقول لي فارغه وبنزين ما بيها. مو بنزين. جتحه نفط. أسود. جتحه صغيره شو تسوي؟ ما ياثر. تصير قنبله لو لا؟ صارت بس برخصتك دقيقه يا اخي احنا حسب التعليمات بلي اي سياره صهريج مشتقات نفط بلي ايا كان ممنوع. زين انت تقبلها انت بيتك هنا بالفرع ليه زين تقبلها واحد يخليه قدام بيتك؟ والله باوع اسمعني تقبلها؟ لا احكي ما اقبلها زين ليش قدام بيت العالم؟ بس دقيقه هذا شارع عام ناس تجي وتروح الطفل يطلع من قدام السياره السائق اللي يجي منك ما يشوف الطفل هذا يتسبب بحادث مسوي ارباك للشارع بلي وانت ممنوع بلي. يعني مخالفتك يعني ايش اسوي لك هسه؟ اسمعني اذا حجه قليله انا هم الحل يلا حق يرحم والديك. انا عندي وقف السياره مالتي هي بهاي الساحه اللي مسيطره مال حزيران ما يخليني ادخل بالمرور. جراج تعليمات والله لا اخليه اخي تعليمات تخليها بجراج. عندك تاكسي عندك سياره صالون تجي بيها ما عندي مشكله. هاي ما يحتاج لها نقاش. بس انا اكمل لك احنا سبق وان قبل فتره طلعنا مفرزه بلي. كلها تعرف انه هاي سيارات ممنوعه. تدري ايش قد شكاوي عليكم؟ تدري الجوارين كلها ضايجه من عندكم؟ صحيح ولا لا؟ انت تقبلها قدام باب والله باوع شوف صدق احكي شوف لازم نكون واقعيين. بالعمر هذا لازم نكون واقعيين. انا بالعمر هذا هم ترى ما اريد انحرج حتى نكون واقعيين. نعم. لكن انا هسه تدري جاي امشي 35 كيلو حتى بس افتر اجي هنا. والله كيلو ونص من السيطره مال حزيران للساحه. اخي ما يدخلني. اخي يقول ممنوع امر محافظه. اي طبعا ممنوع تدخله بس انت عندك خارج كركوك جراجات مبيت سيارات الحمل الكبيره نقطه راس سطر انتهى. انت لي اجازه سنويه يلا اعطي لي اجازه سنويه السياره. بلي قلت لك هسه جاي الهواء مقتبس. هسه جاي قبل ساعه قبل 3 ايام نفس الشيء احنا شفناه تمام؟ لا صحيح. هاي السنويه. يلا اصعد طلع سيارتك طلعها تعال يلا سوي له وصل يلا. خلي يجي شلون يصير هذا صهريج بين بس والله جيت تعبان وشاي بنت كبير حجيه هذا شايف بعين شايف الكرين شايف الكرين هسه راح اسحبه اذا ما يجي يلا لا خلال 5 دقائق لازم يجي يلا 5 دقائق يلا تسمع بارك شلون توقف هنا حجي؟ والله انا حاجز له بالجراج والله زين عشان سوينا هاي بيت نعم هذا بيت حقك هذا بيت هذا بيت من اجل حاجز له بالجراج. انتم جراج سبق وان بلغنا بس من رخصتك سبق وان كلها تعرف وتم تغريم وتم محاسبه وتم حجز مجموعه سيارات تمام؟ نعم كلها تعرف هاي الصهاريج ممنوع وقوفها داخل الازقه والمباني السكنيه تمام؟ صحيح. هسه انت لا سامح الله جتحه بسيطه شو تصير؟ مو تصير قنبله حتى لو فارغه تصير لو ما تصير مو صارت بحي الواصي صارت باربيل صارت بدهوك يا اخي انت هسه انت تعرف انه هذا ممنوع ليش توقف هنا؟ اكو جراجات انا حاجز له بالجراج الله وكيلك شهريه جاي ادفع. تدفع ليش توقف هنا؟ وين بالصناعه؟ بجي نتعاطل وباكر عندي حمل. مو مشكلتي حجي انه المفروض من عندك تاخذها ترجع بكروه تاكسي تاخذ عندك سياره صار ما عندي مشكله. اذا اشوفك انا احاسبك هسه انت هسه مخالف. نعم تتحاسب. صحيح. يلا انطيني اجازه سنويه.
شغلها للسياره حتى هم تطلعها لا تبقي هنا. يلا من تترس هوا قول لي. يلا سد الباب سد الباب. بەڕێزان خۆشەویستان یەکێ لەو سەرپێچیانی کەوا ئەمڕۆ ئاماژەم پیدا ئەو بەڕێزا وا دیارە ئەمڕۆ لێرە ئۆتۆمبیلەکەی ڕاگردووە ئەو کاتت باش. وەردابەزە ئیجاز سنێکم بۆ بێنە وەردابەزە. ئیجاز سنێکم دەرێ؟ چۆنی؟ جاوەکەم. بۆ ئۆتۆمبیلەکە لێرە ڕاگردووە؟ وەڵی ناڵم ئیش حەداد مێلێوێ وتی یەک چارەکتر بۆم لێرە بیکە گەراجەکە و بووم. خۆم لە چیمە ڕایەکردم ئیش لە حیمیتایە هەتا سەقفڵەکە بۆکەوە پڕیاوە. باشە لەحیم چیەکە لێرە؟ لەحیم چی؟ گەراجە لەحیم تەجێکم بۆکە. لێرە لەحیمیەکە؟ نەنە باش ئەگەر هات و تەقیەوە چیەکەی؟ من ئاوی تایە شوەریمانە. ئاوی تیا بێ غازەکە براشی. غازی تیانیە چاوەکەم. پڕیاوە. ئەزانم جۆگی لە برات. ئەمە خۆی چی تیا بوو پێش وەقت؟ نەوتی تیا بوو یان نا؟ گەرە هەفتەیەکە شوەریمان ئێمڕۆ لە مەتوجاتمە بۆ تۆ ناچ. گوێ بگرە برات. ئێمڕۆ لە مەتوجاتمە بۆ تۆ ناچ. پڕیا کردووە لە ئاو. لە زەرعەت دەرناچووە ئەرێ ئەبێ 10 ساتی ببڕیتەوە. بە حەدادەکە وتووە. ئەوە تا وتی سیارەکە یەک چارەکتر بۆم بێرە بیکە گەراجەکە لەبەرەوەی وتی سیارەیەکم دایە. ئیشە بەم شەوە گەراج و لەحیمی چی کاکە گیان؟ لەحیم بەشەوە بەس بە یارمەتی خۆت من لەگەڵ ڕێزم بۆ جەنابەت. حەزەکەی تەلەفۆنی بۆکەم. بەس بە یارمەتی وەکو یاسا قسە لەگەڵ. چاو. تو ئەمە سەرپێچیە. وایە. ئێوە پێش وەقت ئاگادار کراون. ئێوە ئەم شۆفێری ئەم ئۆتۆمبیلە بارەلگرەکان بە تایبەت سەهریجەکان ئاگادار کراون ناو سوچە و کۆڵان لە ناو ئەو شوێنانی کەوان نیشتەجێبوونە قەدەغەی وەستانتان وایە؟ ئەمە خەڵکیشی زۆر گلەیەکە خەڵکی زۆر سکاڵا ڕۆژانە دێم بۆ لامان ئەڵێن ئۆتۆمبیلانە ڕۆژانە کێشەمان بۆ دروستەکەن ئەوانیش ماڵم ناڵیانێ ئەترسن ئەوە خوانە خواسە لە بچووکترین جەت احتیمالە بتەقێتەوە ئەگەرەوەی تۆ نەکی کە هی بازینە هی نەوتە بەڵام وانە باشە تۆ بۆ مخالفەی یاساەکەی بۆ نایخیتە گەراج و بۆ خۆت تەوا بڕێ بەخوا لە گەراج یانی ئەمە یەکەم ڕۆژە تۆ لێ بە قورئان تاو باش ئێمە وەکو بەڕێزەکەی چووکەرکوب یەک پرسیارێک بەس بە یارمەتی خۆت ئەوە دوکاندارەکان ئەوە مەتحەمەکە من هێتای سەدای کردووە تەواو ئێمە وەکو بەرەبەرەتی چووی کەرکوب ئیجراعاتی یاساییت لەگەڵاکەین لەبەری تۆ مخالفی ئیجراعات لەگەڵاکەین باشە؟ بۆلێ ڕادیلۆ وڵات خۆشم ساچمە گەرەزیان چی؟ گەرەزیان یە قەزابی هەموو ڕۆژ لێرەیە دنیا بنیا شکاتی لێت کرد خۆ بە شو دەست بڕۆم ئەی باشە من شوێن سیارەیە لێ ڕێگری سەکەڕۆم هەموو ڕۆژ لێرە دایانی هەموو شمەڕۆم بە ها؟ خۆ مەشوم سە دەرس پارێزانم خۆتە شوێت لە گەراز دایانم ئەی بۆ لە گەراج داینانی وڵای ساتم خۆن شووری پەلاڕۆم بە ئەمە لە کێو لێرەیە چەندێکە لێرەیە چەند سعات دەوری 2 ساعت بێ 2 ساعات من 4 ساعت بەر لەیسەر ڕسم سیارەکەتیان بۆ منار مۆسەری عەفو نییە کاکە تۆ هەموو ڕۆژ لێرە ڕایەکی نابێ برا شیرینەکەم نابێ ئەمەی تۆ لێرە خۆتە زانی ئەمە قەدەغەیە ئەم جۆرە ئۆتۆمبیلە نابێ ناو شار و ناو سوچە کۆڵان و ئەو شوێنانی کەوا نیشتە جێبوونە وایە ئیجازە و سەنوێکەتم دەرێ دەیجانەکەم ئیجازە سەنوێکەم دەرێ ئیجازەکەم دەرێ بۆ تۆ هاوکاری ئێمە ناکەی بۆ ئێمە هاوکاری وایە ئەو خەڵکە هەموو شکال لێکە فەرمووە ئەمە ڕسم سیارەکەت یاخۆ نەبە یارمەتی خۆت ئەمە سیارەکەت یان نا
ئاها ئەوە ڕقس سیارەکەت یاننا کاکە گیان برا شیرینەکە ئاخر جار ئەمە ڕۆژ تۆ لێرە دایانی وایە ئاخر جار نییە ئێمە با غەرامەت بکەین دووبارەی مەکەرەوە لەبەری بۆ جاری چکە غەرامە نەبێت ئیشی پێ بکە دەی سفێنە دەدەی دەرچۆ خێرا والله من دبر خابيا على اساس بروش هم بمر او خانو اما خانو والله خانو دوري او مال من اوتن يا مال اي اويت او شي تو او دراسي يا باش اخوانا خاص اما جت حي بتشوف تكفي وشي اخبار بنزين وغاز بارنا اخويت انا بارنا ايش بارك والله من رشك بارك يا فقيني ارغازك والله اي حاجه قاعد اما انا خوت انا زاني والتبليغ كراون فيش وقت اما قدرين ناوسو شوكولانو ئەو شوێنانی کە نیشتە جێبوون وایە ئەزانی یاننا ئەبێت تۆ لە دەرەوەی شاردانەی گەراجی تایبەت هەیە بخۆ لێ داانی بە قەمەرە دیتۆ کێشەمانی بەڵام وەختر تۆیسە مخالفی ئیجازە سەنێکەمان لێ زەحمە نەبێت نابەس ئیجازە سەنوێ سیارەکەت بکەیش با پڕکات چکەمە بێسە دەرێکی ئیشی پێ سوچەکەت پێ نییە با پڕکات دسیەکەم ناوێت دسیەکەت بگرە سەرکەوە چەندێکی پێ بچێ پڕەکات 5 دقە پڕەکات بۆ سیارەکە لێر ڕاگردووە وەڵای هینمان گەرازمانە بوو چی تێە ئەمە سیارەکە چی تێە سیارەکە بەتاڵە ئەزانە مین دەوتەی چییە بازینە ئین گازە بۆ لێر ڕایگری ئەوە ئەوە ماڵ ئێم ناوە هەمووی ماڵە هاتمە بۆ ناخواردنی سیارەکەم لێر ڕاگەی ناخواردن کاتی ناخواردن نەما وەڵای تۆ هەموو ڕۆژ لێرە ڕایگری ئەی بڕۆ بۆ لە گەراژدا ئەخاتمە ماڵ نانم خوارد دوایەوە بۆ گەراز ڕای ئەی تۆ بەتمای سەعات 12 شۆ بیبەی ناخواردنیشتەوە وایە ئیسە ئێمە ئێوە تۆ کە لێرەوە ڕەت بووین بینیمان جگە لەوە قەڵکانێکی زۆر گلیەکە سکاڵای ئەو بەڕێزانەکەەوە بە پەیوەندیمان پێوەخەنیان دێن بۆ بەڕێبەراتی هاتووی کەرکک ئەڵێن ئەم بەڕێزانە وەکو جەنابتان بە شێوەیەکی یاسایی ئۆتۆمبیلەکانیان بار هەڵگر سەهریجە تەنکەرە هین نەوتە هی غازە یاخودی بازینە بەو شێوە ڕایگرن ناو سوچە کۆڵان ئەبێتە جی مەترسی بۆ خەڵکی شارەکە خوا نەخواسە جەتحەیەک بتەقێتەوە بێتە پێق پارچە ئاگر یاخود تۆ لێرە قەڵەباڵغێکت دروست کردووە لەسەر جادە داتناویان لەسەر شەستێکە دانە ئەمە مخالفی تۆ یاخۆ نا ڕاستێک مخالفم بەڵام من هەر لە گەراز ڕایگرم ئیسە حالیە مخالفی یاننا مخالف هەرەوە واتە ئەبێ ئجرعاتی لەگەڵا بکەیت هیوادارم بۆ جاریکە مخالفی ناکەم تر خۆی هەر لە گەراز ڕایگرم دەست یا ئۆتۆمبیلەکە بکەیش بەڕێزان خۆشەویستان ئێمە لە گەڕێکی ڕەحیماوەین ئەم بەڕێزە ئەم شۆفەرە بەڕێزە ئۆتۆمبیلەکە لێر ڕاگردووە گنەیەکی زۆر سکاڵایەکی زۆر لەلایەن هاوڵاتیانی شاری کەرکووک ئەو بەڕێزە ئۆتۆمبیلەکە لێر ڕاگردووە نیوەی جادەی بڕیوە ئەو ئۆتۆمبیلانێکەوە لەو دیۆدیان لەم دیۆدیان بە حاڵ ئەتوانن جادەکە بپەڕێنەوە یاخۆت بەروڕوو یەکتری دێن لەبەرەوەی نیوەی جادەکەی بڕیوە وەکو بەڕێبەراتی هاتووی کەرکووک ئیجراعات لەگەڵ ئەم بەڕێزەکەین یەکەم ئیجرامان ئەوەی ئۆتۆمبیلەکە حجزەکەین دووەم ئیجرامان سزای ئەدەین سێم ئیجرامان تەعودی لێوەرەگرین دووبارە ئەو سەرپێچیە نەکا لێرە من بەو بەڕێزانە ئەڵێمکەوە سەرپێچیەکەن ئەو جادەیە ڕێی خەڵکە ڕێی هاتوچۆی خەڵکە تۆ بەچی حەقێک تۆ ئەتوانی ئۆتۆمبیلەکەت لەناو جادەدانەی حەقی ئەو خەڵکە بۆ خۆت وەرگری باشە ئەکرێ هیوادارم پابند بن
ئۆتۆمبیلێ تووە؟ بەڵێ بەڵێ بۆ لێ ڕادکردووە والله بڕۆ هێنام وتم با لێ ڕایەگرم هەموو ڕۆژ من لێرەوە دەبم گوێ بگرە لێرەوە دەبین دەوری ئەدبینم خەڵک ئەدبینێ نەکو من بە جۆری معلوماتی ڕسمی ئۆتۆمبیلەکەتیان ناردووە بۆ من هەموو ڕۆژ تۆ لێرە ئەدبینن ڕادگردو ئەمە یەکەم ڕۆژ نییە جگە لەو سیارە سیاریش کێش هەیە باش ئەمە ناوڕاست جادە یاخود نە بەس پێم بڵێ لەسەر جادەیان نا ئەمە شوێن پارکردنی ئۆتۆمبیلە تو قبولەکە یەکی ڕێت ڕێ بگرێ چی پێڵێ باش ئەی باشە بۆ من ئیجا من پێت بڵێم بیبیتە گەڕات موضوع ئەوە نییە تو هاتیدە بەسەر چاو بۆ ئیلا من بێم مەحاسەبەت کەم حزت کەم سزات دەم بۆ خۆت لای خۆت لای خۆم لای دەمیشڵەتەوە بڕێ تا غەڵەتێکمان کردووە ئەم ڕۆژەم غەڵەت ئەگە من نەها یعنی ئەگەر مەفرەزەکانمان نەهاتایە ئەمە هەروە ئەمایەوە هەلات نابێت بوو نامە بەرزایم بۆ زەوە دەرا شابیدا سەرچاوم وڵی ئەوەی درم بۆ دەگەرات ئەمەش بۆ مەگە ئەمڕۆ هاتم بارم پێ سارەکەم ئێستا ئێمە وەکو بەڕێبەراتی هات کوێ کردبوو کە سەر پێچەکەمان بینی ئەبێ ئیزراعات لەگەڵاکەی ئیجازە سەنوێ خەتم دەرێ ئیشی پێ بکە حتە دەرچی سیارەکەت دەرکەیت با هەوا پڕکات خۆشەویستان بەڕێزان لێرە دادینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ